نونەرێ بەرێ ئەمریکا بۆ هێزن هەپەیمانیان ناودەوڵەتی لە دژی داعشێ گوتارێکی دە عێریش کرە سەر تورکیا و گوت و تورکیا نەجهێ باوەریە و بەردەوام کار ji بۆی بەرژەوەندیا گروپên çekdariyên bi ser vedike. برێتمە گۆرک نونەرێ بەرێ ئەمریکا بۆ هێزن هەپەیمانیان ناودەوڵەتی لە دژی داعشێ گوتارێکی دە ji بۆی ڕۆژنامەیە واشنتن پۆست ڕاگەهاند ku دەربارەی ڕەوشە سووریە تورکیا ئەو هەپەیمانێک و جهێ باوەریە ئەمریکا بێ. هەروەها برێتمە گۆر گوت و تورکیا پشتەوانیا چەند گروپێکی چەکدار لە سووریا دکێ و تورکیا دە بەرژەوەندیا وان گروپا دەکار دکێ تا کەس کرد و بەبێ پشتەوانی و ئالیکاریە ئەمریکا بە تو ئاوایەکی تورکیا نکاری بوو سەرکەفتنێ بدەست ببینێ. نونەرێ ئەمریکا دە هەپەیمانیان ناودەوڵەتی لە دژی داعشێ دەگوت و تورکیا دخوازیوان گروپێن چەکداریان و تورکیا ئەو ئاواکردنە لە شوونە هەپەیمانێن ئەمریکا دشەڕێ داعشێ دە جەهگەر بکێ و ئەو گروپێن چەکدار دارودەستێن تورکیانە بە فەرمانە تورکیا لڤ و تەبگەرێ دەکەن. برێتمە گۆرگ دە گۆتارا خۆدا تەکەس کرد و هاتنە هێزن تورکیە بۆ ناوچەیەن ڕۆژئاوای کوردستانê wê girjiye û aloziyê durust bike û bi hatina hêzên Tirkiyê jiyana Kurdan û Mesîhiyan wê bikeve bin matirsiyê de. هەری داوی ئەمریکا پێشنیارە ناوچەیەکە ئارام لە ڕۆژاوای کوردستانی کردە و تورکیا پێشوازی لە ئاواکردنا ناوچەیەکە ئارام لە ناوچەیەن کوردستانیەن لەسەر سنوورێ تورکیا کردە و تورکیا تەکەس دکەی کۆڕێڤەبەریا وێ ناوچەیە وێ دبن دەستێ تورکیا دەبێ. وژێ ئالی خۆڤەژی شرۆڤەکارن کورد دەبێژن و ئەگەر ئەو ناوچە ئارام دبن سەرپەرشتیا جوواکان ناودەوڵەتی دەبێ وی دەمی ئەو ناوچەوی خزمەتە دۆزە کوردی و ناوچەیەن کوردستانی بکێ وژێ بەلی vê ئەگەرێ ئاواکردنا ناوچەیە ئارام وێ زیانێ بە کوردان بگهینێ.